لە پرۆگرامی ئەزموونی کوردستانەوە سڵاوتان لەبێت. پرۆگرامی ئەم جارێ ئەزموونی کوردستان لە گوندی بانەسۆر دەبێت. گوندی بانەسۆر یەکێکە لەو گوندانەی کە سەر بە قەزای ئاکرەیە. ئەم گوندە کۆمەڵێک خەڵکی مەسیحی لە خۆگرتووە کە ئەو ئاوارانن لە دوای 2014ەوە ئاوارە بوون بەهۆی هێرشی داعشەوە. بەشێکیشیان لە 2006ەوە هاتوونەتە گوندی بانەسۆر و لێرە نیشتەجێ بوونە. ئەزموونی کوردستان ئەمڕۆ میوانداری ئەوان دەکات و بەشداربوانی ئێمە خەڵکی ئەو گوندە دەبن. لەگەڵمان بن بینەری ئەم پرۆگرامە بن. لە گوندی بانەسۆرین کەش و هەوایەکی دڵڕفێن و خۆشی هەیە. جا گفتوگۆکانمان لێرەوە دەست پێ ئەەکەین لەگەڵ ئەبوڕەغید و ئەو میوانانی دیکە کە لێرن هەمویان لە برایانی مەسیحی پێک هاتوون. ئێرە گوندێکی مەسیحی نشینە. جا زیاتر لەگەڵ ئەبوڕەغیدا قساکەین و ئەو زیاتر ئاشنامانەکات بێرە و ئەزموونی کوردستان ئەمڕۆ لە بانەسوور دەست پێ ئەکرێت و دواتر دەچینە ناو ئاکرێش. سڵاوت لەوێت ئەبوڕەغید، چۆنی تەندروستی چۆنە؟ یەکەم جار ڕێگەم پێ بدا بۆ ئەوەی پێت بڵێم دەستەکانت خۆش بێت بۆ ئەم ئامادەکاریە جوانە. سپاست دەکەم ئەبوڕەغید. بەر لە هەموو شتێک با بزانی مێژووی گوندی بانەسۆر بۆ چ ساڵێکە گەڕێتەوە، لە چ سەردەمێکەوە هاتوونەتە ئێرە و ئێستا دانیشتوی ئەم گوندەن و ژمارەتان چەند کەسە؟ بها مواطنين اجوا قعدوا من المسيحيين وسكانها كم عدد يصير؟ أول ما جينا من الموصل 2006 و5 و4 وإلى 2007 و2000. یەکەم جار کە ئێمە لە مووسڵەوە هاتین ساڵی 2006 تا 2010 بوو. کاتێک لە مووسڵەوە هاتین ڕوومان لە ئاکرێ کرد. ئەو کات سەردانی حیزبمان کرد. حیزبی پارتی و حکوومەتمان بەسەر کردەوە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەو گوندەیان بۆ دروست کردین. لە ساڵی 2006 حکوومەتی هەرێم 50 خانووی بۆ ئێمە دروست کرد. لە ساڵی 2007 ئێمە لە ئاکرێەوە هاتینە ئەم گوندە. دواتر خەڵکانێک هاتن ئێرەیان بینی کە شوێنێکی باش و خۆشە. لە حەمدانیە و دەوروبەری مووسڵەوە هاتین و مەسیحیەکان هەموو آقاريان كري. 2007 شهر الثالث حولنا هنا بهالقرية، وبعدين الناس جو شافوها منطقة طيبة، جو من الحمدانية ومن أطراف الموصل اشتروا هنا قيعان. هاي القيعان اشتروها كلها جماعة المسيحية. يعني الإخوان واتا همو أو برانا من بوان ناڵم ئاوارە چونکە ئەوان کە سوکاری ئێمەن. بەڵام مەبەستم ئەوەیە ئەوانەی دوای ڕووداوەکانی ساڵی 2014 و هێرشی داعش و دواتر ڕویان کرد لێرە. ما باقي الجو. نعم. فالجو هنا احنا لما جينا هنا بەڵێ دوای ئەوەی ئێمە هاتینە ئێرە لە 6 2014 نزیکەی 315 خێزانی ئاوارە هاتنە ئێرە لای ئێمە. جرة واحدة خلال 24. بەڵێ یەکەم جار و تەنیا لە ماوەی 24 کاتژمێردا هاتنە گوندە و لای ئێمەمانەوە. سەرۆک مەسعود بارزانیش فەرمانی کرد کە دەرگاکانمان لە هەرێمی کوردستان بڕووی برا مەسیحیەکانماندا کراون کە بێنە لای ئێمە و ئێمە هاوکاریان دەکەین و پارێزگاریان لێ دەکەین و هەموو هاوکاریەکیان پێشکەش دەکەین. تمام ئەبوڕەغید ئێدا هیچی تەواو ئەبوڕەغید کەوایە تۆ چۆن دەڕوانیتە هەرێمی کوردستان کە وەک دەڵێیت دەرگاکانی بەڕووی ئێوەدا کردەوە پێکەوە ژیانی ئاشتیانە لە کوردستان چۆن هاتە بەرچاوتان؟ ئەزموونی ئێوە چۆن بوو لە ماوەی ئەو چەند ساڵی کە ئێوە لە هەرێمی کوردستانە ژین؟ هاي 16 سنة هەستەفتم 16. ماوەی 16 ساڵە ئێمە لەو شوێنە نەشتەجێ بووینە، بەڵام هیچ شتێکی هەڵەمان نەبینی. ئەو گوندانەی دەوروبەرمان هەمویان برا موسڵمانەکانن. لە جەژن و بۆنەکان ئەوان دێنە لای ئێمە و ئێمەش بە هەمان شێوە دەچینە لای ئەوان و پیرۆزبایی لێک دەکەین. بۆ پرسەکانیش لەگەڵ یەکین و سەردانی نەخۆشی یەکترمان دەکەین. واتە ئەگەر پێکەوە ژیانێکی ئاشتیانە و سەقامگیرێک هەبێت ئەوەی ئێمە نمونەی پێکەوە ژیان و ئازادی ئاینەکانە کە ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە. والأمان في أقليم كردستان
وحرية الأديان. بەر لە کەمێک من قسەم لەگەڵ جەنابەت کرد تۆ گوتت ئێستا 180 مەسیحیەکان لە هەرێمی کوردستانن لە 120 دیکەش لە شوێنەکانی سەر بە حکوومەتی فدراڵن واتە لە 120 ئەوان لەوێن بەڵام ئەوانەی لێرن بەڕای تۆ هۆکار چییە کە ڕێژەی 180 برای مەسیحیەکان هاتوونەتە هەرێمی کوردستان؟ إخوان المسيحيين يلتجون إلى كردستان. أولا أمان. بەڵێ یەکەم شت ئاسایش و سەقامگیریە دووەم ئازادی ئاین و ئاینزاکان سێم پێکەوە ژیانی هاوبەش. السبب هاي ثلاث نقاط. ئەو سێ خاڵانە و سەرکردەی باڵای ئەو وڵاتە کە بەڕێز سەرۆک مەسعود بارزانیا هۆکاری سەرچین بۆ ئەوە جا لە هەر شوێنێک لە ماڵەوە لە گوند و لە ناو عەشیرەت ئەگەر بەرپرسیان سەرۆکۆس یاخود موختاری گوند هیچ زیاکاریەکی نەکرد و بەدادپەروەرانە کاری کرد ئەوە هەموو شتێک بەدادپەروەرانە بەڕێوە دەچن. كلها تمشي عدل. ئینشاءڵڵا هەمیشە ئێوە بە ئاسوودەی دەبینین لێرە هەمیشە ناوچەکەتان پێشکەوتنی زیاتر بەخۆیەوە ببینێت و ئەزمموی لەم جۆرەش هیوادارین کە زیاتر ببێت وەکو ئێوە خەڵکانێک هەبن کە ئاوها گرنگی بە گوندەکەیان دەدەن بە دڵنیاییەوە بینەران دەبینن کە گوندێکی چەند جوان و ڕێکوپێکە و چۆن ئێوە خەڵکی گوند گرنگی بە گوندەکەدان دەدەن. بەڵام لە کوردستان وەک ئەم باخەوایە وەک ئەم گوڵی دەبینیت سوور زەرد سپی کوردستان وەک ئەو گوڵەوایە. واتە فرە ڕەنگ و فرە جۆرە ڕەنگا و ڕەنگە ڕەنگا و ڕەنگ و جۆرا و جۆرە. سپاست دەکەم بۆ قسانەی لە نێوان من و تۆدا کردمان گفتوگویەکی جوان بوو ئێوەش کە هەر لە بەرنامەکە لەگەڵم بەردەوام دەبن جەنابەت یاوەریم دەکەیت بۆ ناو شاری ئاکرێ. بۆەوەی کە ئەو میوانانەی کە ئەمڕۆ بەشدار بووی پرۆگرامی ئەزمموی کوردستانن مادوو نەبن بە پێوە لەگەڵ ماوەستا بوون گفتوگۆکەمان کەمە جیاوازتر کرد یەکێک لەو بەشداربووانە کە خات و هودایە هاتین کە لێرە لەژێر ئەم سێبەریدارە جوانەوە ئەم کەشە جوانە دابنیشن و گفتوگۆ بکەین. ست هودە خات و هودا سڵاوت لێبێت دەبێت من سوپاست بکەم هەمیشە میوانەکان دێنە لای من بەڵام ئەمڕۆ من بوومە میوانی ئێوە. خات و هودا هەمیشە ئافرەت لە پیا و بەسۆسترە کاتێک شارەکەی یاخود ماڵەکەی یاخود گوندەکەی بەجێ دەهێڵێت هەندێک بۆی سەختە. بێگومان وایە سەرەتا سەخت بوو بەڵام دواتر حەساینەوە. بەڵێ تا هەندێک خۆی لەگەڵ دۆخەکە ڕادەهێنێت کاتی دەوێت ئێستا ئێوە لەگەڵ دۆخەکە ڕاهاتوون؟ بەڵێ ڕاهاتوین. سپاس بۆ خوددا. ئەگەر ئێستا بڵێن هەموو شتێک باش بووە دۆخەکە زۆر باشە تۆ دەگەڕیتەوە مووسڵ؟ نەخێر ناگەڕیتەوە. نەخێر ئێرە خۆشترە کوردستان منداڵەکانم لە ئەنکاون و هەموو کاتێک لای ئەوانم ئەوانیش سەردانم دەکەن. تۆ هەرێمی کوردستان چۆن دەبینیت لە ناو شار و لە ناو فەرمانگەکان خەڵکی چۆن مامەڵەتان لەگەڵ دەکەن؟ ئەوەی ڕاستی بێت مامەڵەیان زۆر جوانە لێرە ڕوو لە هەر کوێک بکەین مامەڵەیەکی جوانمان لەگەڵ دەکەن مامەڵەیەکی زۆر جوانیان هەیە. بەر لە کەمێک تۆ گوتت تەنانەت لە بازەکانیش. بەڵێ کاتێک لە بازەکان دەبینین لەسەر ناسنامەکانمان نووسراوە مەسیحی یەکسەر پێمان دەڵێن فەرمونون بڕۆن تەنانەت پشکنینیشمان بۆ ناکەن. سپاس بخوا ئێوە خەڵکێکی زۆر باش و بێزیانن. خات و هودا من دەڵێم ئەوەی لە مووسڵ بەسەرتان هات لە بیر ناکرێت. بەڵێ هەڵبەتە لە بیر ناکرێت واتە خانووکانمان و زەویەکانمان هەموو لە دەستدا هیچ شتێکمان بۆ نەمایەوە. کاتێک ئێوە هاتنە بانەسوور چۆن پێشوازیتان لێکرا؟ چ لە ڕووی هەرێمی کوردستانەوە کە دەرگاکانی بەڕووی ئێوەدا کردەوە و یارمەتی ئێوەی دا و چ لە ڕووی خەڵکیشەوە؟ دەرگەکانی بۆ ئێمە خستە سەرپشت و یارمەتی ئێمەیاندا هیچ درێخیەکان بۆ ئێمە نەکرد هەرگیز و هەرگیز تەنانەت ئەبوڕەغیت مختاری ئەم گوندەش درێخی نەکرد
تەنانەت نانی بەیانی و نیوەڕۆشیان بۆمانی دەهێنا و کاتێک ئێوە یەکەم جار هاتن ڕاستەوخۆ هاتنە ئێرە یان سەرەتا چوونە شوێنێکی دیکە واتە ڕاستەوخۆ هاتنە ئێرە نا سەرەتا چووینە تلکێف دواتر لە تلکێفەوە هاتینە ئێرە ئەمانەی ئێرە کە سوکاری ئێمەن لە ساڵی 2014ەوە کەمتر لە 10 ساڵە کات کە ئێوە هاتوونەتە ئێرە ماوەتی 7 ساڵە ڕاستە 7 ساڵە کەواتە ئەو 7 ساڵەتان تاوکێسە چۆن بەڕێکردووە زۆر بەخۆشی بەڕێمان کرد زۆر باش بوو لەگەڵ کوردەکان و هەموو لایەک وەک برا بەڕێمان کرد ئێوە هەندێک جژنی تایبەتتان هەیە و سروتی تایبەت بە ئاینی مەسیحیتان هەیە کە لە مووسڵ بمانایەتەوە نەتانەتوانی بە دڵنیاییەوە ئەو ڕێو ڕسمانە یاخود ئەو جژنان و ئەو بۆنانە ئەنجام بدەن بەڵێ بەڵام لێرە کوردەکان دێن جژنە پیرۆزەمان لێ دەکەن و لە جژنەکانی ئەواندا ئێمەش دەچینە لای ئەوان خاتوهدا ئێوەمان ماندوو کرد قسەتان بۆ کردین حەزم کرد هەندێک لەگەڵت دابنیشتم ئێرە کەنیسەی ماریوسفە کە هەموو سروشە ئاینیەکانی مەسیحیەکان هی دانیشتوانی ئەم گوندە لێرە بەڕێوە ئەچێت بۆیە پێم خۆش بوو کە لەگەڵ خودی دانیشتوانی گوندەکەەوە بەشداربوانی پرۆگرامی ئەم جارەمان لێرە لە ناو کەنیسەش کەمە گفتوگۆ بکەین جا خۆمەچمە لایەن بزانم زیاتر کامیان گفتوگۆ لەسەر ئەم بابەتە لەگەڵ ما ئەبن بەبزەم بابمە منە ئەم خانمە مەرحەبە ست سڵاوت لێ بێ خاتون چۆنی بەر لە هەموو شتێک خۆتمان پێ بناسێنە لەو کاتەی ئێمە هاتین جەنابەت بە پەلە ڕات کرد و دەرگاکانت بۆ ئێمە کردەوە کارەبات داگیرساند و ئەو شتانە خۆت بناسێنە باسی هەرێمی کوردستانم بۆ بکە چۆن سەیری ئێرە دەکەیت تا چەند گرنگیتان پێ دەدرێت وەک برا مەسیحەکانمان لێرە ئەوەی ڕاستی بێت سپاس بۆ خوددا زۆر باشن و گرنگی زۆرمان پێدەدەن نەکەم بەتایبەت سەرۆک مەسعود بارزانی ئێمە ئەومان زۆر خۆش دەوێت خات و سەبیحە هەڵبەتە لە هەموو شوێنێک کێشە هەن و ئاسانکاری بۆ کاروباری ڕۆژانە نییە دەمەوێت بزانم تا چەند ئاسانکاری بۆ کاروباری ئێوە لە هەرێمی کوردستان دەکرێت لە هەموو ڕوویەکەوە ئەوەی ڕاستی بێت سپاس بۆ خوددا هیچ کێشەیەکمان لێرە نییە ئێمە کوردستانمان خۆش دەوێت و زۆر سپاسی ئەوان دەکەین بەتایبەت سپاسی زۆر بێپایانمان بۆ سەرۆک مەسعود بارزانی هەیە هیچ کێشەیەکمان نییە خوددا ئەومان بۆ بپارێزێت بابچینە لای ئەو برایە ئەگەر بکرێت مایکەکەی بدەنێ با جەنابەت بناسین و بزانین ئێوە لە چ ساڵێکەوە هاتوونەتە گوندی بانەسۆر ناوم سڵێوەیە ئێمە پێشتر لە مووسڵ بووین کاتێک داعش هات ئێمە هاتینە ئێرە لە بانەسۆر ئێوە چۆن هەرێمی کوردستانتان بینی چۆن ئاسانکاری بۆ کاروباری ئێوە کرا پێشوازی خەڵک بۆ مەسیحەکان لێرە چۆن بوو ئەوەی ڕاستی بێت کاتێک هاتینە ئێرە زۆر بە گەرمی پێشوازیان لێ کردین واتە هیچ درێغیان نەکرد بەڵێ ئێوە کە هاتن دەتانزانی کە گوندێکی تایبەت بە مەسیحەکان بۆ ئێوە لێرە هەیە ئێوە هەواڵی ئەو گوندەتان لە کوێ بیست بوو بەڵێ پێشتر زانی بوومان خۆیمە لە ساڵی 2014ەوە هاتینە ئێرە پێشتر کە سوکارەکانمان لە ساڵانی 2005 تا 2007 سەردانی ئێرەیان کردبوو هەندێکیشیان هەر لێرە نیشتە جێبوون تۆ چی بۆ برا مەسیحیانە دەڵێت کە پەنایان بۆ شوێنەکانی دیکە لە دەرەوەی وڵات بردووە و تۆ چ وردەکاریەکت بۆیان هەیە لە ڕاستیدا ئەوانەی چوونە دەرەوەی وڵات بەهۆی دۆخەکەەوە بوو تۆ دەزانیت داعش جەنگ و کێشە ڕوبەڕوویان بوونەوە لەبەر ئەوەی چوونە دەرەوە واتە ئەگەروانە بۆیان نەدەچوون واتە بەڕای تۆ ئەوانەی چوونەتە دەرەوەی وڵات و ئەوانەی لێرن لە هەرێمی کوردستان وەک یەک ئاسوودەن مەرج نییە لەوانەیە هەیان بێت ئاسوودە نەبێت ئێستا هەندێکیان لە دەرەوەن بەڵام ئاسوودە نین لە دەرەوەش کێشە هەیە ڕاستە ئێوە چۆن هەرێمی کوردستان دەبینن سەرەتا لە ڕووی خۆشەویستی و دواتریش لە ڕووی ئەو مامەڵەیە لەگەڵ کریستیانەکانەکرێت سەبارەت بە براکوردەکانمان هەمویان زۆر باشن واتە درێغیان نەکردووە مەبەستم لە هەموو ڕوێکەوە ئەگەر ڕۆژێک پێتان بڵێن مووسڵ گەڕاوەتەوە بۆ دۆخی جاران نەخێر ئەستەما واتە ئەوەی ماڵێکی لە مووسڵ هەیە وێران بووە یان فرۆشراوە کەواتە بۆ کوێ دەگەڕێتەوە ناگەڕێتەوە
ئینشاءڵڵا هەمیشە لە ناو سەقامگیریدا بتانبینین و لە ناو خۆشی و تەندروستی و شادیدا بن. بەڵێ هەر وەک دەبینن کە ئاکرێ یەکێکە لەو قەزانەی کە قەزایەکی ئەتوانی بڵێن گەشت و گوزاریە شوێنی سروشتی زۆر جوانیشی تێدایە بەڵام ئێمە ویسمان دەرفەتێکی ژوەر بگرین بۆ ئەوەی کە ئەو شوێنانەی کە لە ڕووی ئاوادانکردنەوە و گرنگی پێدانەوە لەم قەزایە وەلا نەخراون و گرنگیان پێدراوە یەکێک لەوانە پارکێکی ئاوهایە کە دروست کراوە خەڵکێکی زۆر لە گەشتیارانیش سەردانیەکەن ویسمان لەگەڵ بەشداربووانمان لە ئەم پارکە دەست بکەین بە گفتوگۆکردن و لەگەڵ خات و حەنان قساکەم خۆی زیاتر خۆیمان پێ ئەناسێنێت ئەوی شێکێکە لەو کەسانەی کە لە 2014ەوە بەولاوە ئیتر کاتێکە هێرشی داعشکرا هاتوونەتە ئاکرێ و ئانی حچێتە بیل کوردی خات و حەنان من بە کوردی گوتم حەز دەکەم خۆتمان پێ بناسێنیت. من ناوم حەنان وەلیەم مەجدۆیە. زۆر باشە. خات و حەنان ئێوە لە ساڵی 2014 هاتنە ئێرە؟ بەڵێ لە ساڵی 2014 هاتوونەتە ئێرە. پێشتر ئێوە لە مووسڵ دەژیان؟ ئێمە لە مووسڵ بووین دواتر هاتینە بەرتەڵە بۆ ماوەی 6 ساڵ لە بەرتەڵە ماینەوە. بەڵێ واتە ئەمە چەند ساڵە تۆ لە ئاکرێ دەژیت؟ موجودە بە ئاکرێ. ڕاستیدا ئەوە 6 تا 7 ساڵ ئێمە لە ئاکرێ دەژین. زۆر باشە. پێشتر تۆ لەبارەی کوردستان هیچت بیست بوو؟ بابا بیست بووم پێشتر هاوسەرەکەم لە ئاکرێ بوو هەموو کات باسی ئاکرێ و کەسوکارەکەی بۆ دەکردم. بەڵام تۆ نەهاتبیت؟ نا نەخێر نەهات بووم. کاتێ هاتی چیت بینی؟ ئەوەی بیست بوو و ئەوەی بە چاوی خۆت بینیت هەمان شت بوو؟ ئەوەی ڕاستی بێت ئێرە زۆر خۆشە هەرێمی کوردستان ناوچەیەکی خۆشە واتە شوێن و شتی پێشکەوتووی لێیە واتە زۆر جوانە. بەڵێ پارکی جوان و هەموو شتێکی لێیە. إذن خلينا نحكي على التطور اللي بكردستان موجود من البنايات. کەواتە با قسە لەسەر پێشکەوتنی یاریمی کوردستان بکەین هەر لە ڕووی بیناوە تا دەکاتە خزمەتگوزاری و خۆت دەزانی کوردستان ناوچەیەکی شاخاویە هەوراز و نشێوی زۆری تێدایە بەشێک لە شەقامەکانیش قیرتاو کراون ئەمەش ئاسانکاری بۆ ڕۆتی هاتوچۆ دروست دەکات واتە ئەوەی بینیوتە جیاوازی هەبووە لەگەڵ بیستوتە؟ من سمعتي أحلى كردستان لو من شفتيها حلوة. لا والله من شفتوها حلوة. ئەوەی ڕاستی بێت ئەوەی بینیم جوانتر بوو. بەڵێ واتە لە ڕاستیدا زۆر خۆشە هەموو شتێکی لێیە و شوێنێکی پێشکەوتووی لێە و قوتابخانەکان پڕبوونە لە قوتابیانی ئاوارە و منداڵەکانیشم لەوێ داوام دەکەن. بالعقرة يعني أولادي عيداوون بيا. زين. باشە ئەگەر بتەوێت ڕاستپاردەیەک لەبارەی کوردستان بکەیت باسی کوردستان بکەیت باوا دابنین من خەڵکی کوردستانیم تۆ چۆن باسی کوردستانم بۆ ئەەکەی؟ لە ڕاستیدا کوردستان ناوچەیەکی زۆر جوانە خەڵکەکەشی زۆر باشە و هیچ شتێکی خراپمان لێ نەبینیوە. ئێمە دەمانەوەی شوێنەکە هەندێک لە شار بچێت تەنانەت منداڵەکان لە قوتابخانەکەیان دوورن. واشكر يعني هذول اقليم كردستان على سپاس بۆ تۆش هەروەها سوپاسی هەرێمی کوردستان دەکەم و سوپاسی ئێوەش دەکەم کە هاتنە لامان و دەنگی ئێمەتان گەیان زۆر سپاسان دەکەین هەروەها سوپاسی ئەو سەرکردەیەش دەکەین کە ناوی سەرۆک مەسعود بارزانیە و خوددا تەمەنی درێژ بکات و بیپارێزێت بۆ ئەو هەمووی کە بۆ ئێمە کردووە هەروەها سوپاسی تۆ و تەواوی ستافی بەرنامەکەشت دەکەم. نشكرك ونشكر هذولي يعني استاذ البرنامج. شكرا. طبعا أبو رغيد لأن أنت خلي قول ليدر ئەبوو ڕەغید هەڵبەتە تۆ سەرکردەی میوانەکانی ئەم جارەی بەرنامەکەمانی تۆ وەک مختاری بانەسۆر لە سەرەتاوە لەگەڵمان بوویت هەر بۆیە هەندێکی دیکەش ماندوود دەکەم. على مود هاي راح تعبك شوية بعد أكثر وياي. سپاست دەکەم. چیرۆکی ئەو نووسراوە چییە کە سوپاس و پێزانینە کە لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوڕاست تەنها دوو دانەی لێ هەیە کە ئەو دوو نووسراوە لە پاپا فرانسیسەوە پێشکەش بە گوندی ماڵی شێخ شەهاب و گوندەکەی ئێوە کراوە. دەمەوێت باسم بۆ بکەیت چیرۆکی ئەو نووسراوانە چییە بۆچی دەگەڕێتەوە بەڕای تۆ هۆکاری وەرگرتنی ئەو سوپاسنامەیە چییە؟ احنا والبيت الشيخ شهاب من اجدادنا عايشين سوا
وما صار عندنا أي مشكلة. ئێمە و ماڵی شێخ شەهاب لە سەردەمی با و باپیرانمەوە بەیەکەوە دەژین و هیچ کێشە و ناکۆکێک لە نێوانماندا نەبووە. چوینە مووسڵ و بەیەکەوە گەڕاینەوە هەمان ناوچە بەیەکەوە ژیاین بەر لە 3 ساڵ مەترانی بەرپرس لە ئەبریشەی ئاکرێ و مووسڵ هاتە لامان. ڕۆژێک لی پرسییم گوتی ئێوە چۆن لەگەڵ ناوچەکە ڕاهاتوون؟ گوتم زۆر باشین. گوتی دۆخی ئێوە چۆنە لە کوردستان؟ گوتم هیچ کێشەیەکمان نییە و ئێمە زۆر ئاسوودەین. پێی گوتم من دوای چەند ڕۆژێک دێمەوە لاتان. دوای چەند ڕۆژێک گەڕایەوە کتێبێکی لەگەڵ خۆی هێنا. هەڵبەتە ئەو کتێبە یەکەم جار ڕەزامەندی ئەوی لەسەر بوو وەک مەترانی بەرپرس لە ئەبریشەی ناوچەکە و ئەویش ڕەزامەندی پاتریاک لویس ساکۆی بەدەستێناوە کە پلەی ئاینی لە خۆی گەورەترا. پاتریارکیش ڕەزامەندی ڤاتیکانی وەرگرتووە. واتە یەکێک لەو کتێبانە بۆ شێخ شەهاب سورسی و یەکێکی دیکەش بۆ شێخ هیمەت مامی شێخ شەهاب هاتوون. وفترة أخذ موافقة الفاتيكان لما هالكتاب موافقة جاء كتاب للشيخ شهاب سوريتشي وكتاب للشيخ هيمت عم الشيخ شهاب. واتە ئەوە نووسراوی پێزانین و سپاسە بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە لە نێوان ئێوە و ئەو شێخی کە لە سەردەمی بابە و باپیرانتان بەیەکەوە ژیاون کە سپاس بۆخوا ئەوە پێکەوە ژیانە لە نێوان مەسیحەکان و موسڵمانەکان هیچ گرفتێک لەمەدا نییە. خاتون ئێمە هیچ کێشەیەکمان لێرە و لەو ناوچەیە نییە. هیچ گرفتێکمان نییە و هۆزەکانی ناوچەکە لێرە و لە ئاکرێ هەن. سورسی و زێباریەکان لێرن. پاپا فرانسیس ئەو زانیاریانەی لە مەترانە وەرگرتووە بە پاپای ڤاتیکان دراوە. مەتران زانیاری بە لویس ساکۆ داوە و ئەویش زانیاری بە پاپای ڤاتیکان داوە. کەواتە زانیاریەکان بە پاپای ڤاتیکان دراوە. باشە وتمان دوودانە لەو سپاسنامەیە هەیە ئەوەی دیکەیان لەکوێیە بۆ کێیە؟ یەکەمیان بە شێخ شەهاب سورسی دراوە دووەمیشان بە شێخ هیمەت مامی شێخ شەهاب سورسی دراوە. هەردووکیان هەر لە کوردستانن. واتە ئەو سپاسنامە و پێزانینە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها دوودانەیە؟ بەڵێ با گوێرەی زانیاریەکانم تەنیا ئەم دوودانەیە لەو ناوچەیە هەن. هەڵبەتە ئەمە شانازیە بۆ ئێمە کە سەرجەم ئاین و ئاینزاکانی دیکە بە ئازادیەوە لێرە دەژین بە شێوەیەک کە سوپاس و پێزانین وەردەگرن لەسەر پێکەوە ژیانی ئاشتیانە. پێویستە پارێزگاری لێ بکەین. پەنا بەخوا لە ساڵانی داهاتوش بەردەوام دەبین وەک چۆن ئێستا ئێمە لە ڕێگەی ئەو خۆشەویستی نێوانمان هاتینە لاتان و دڵمان لا یەکە ئینشاڵڵا بە درێژای ژیان هەروە دەمینینەوە. ئینشاڵڵا باشتریش دەبین. پێویستە بەرەو پێشبردنی زیاتر لە پەیوەندی و خۆشەویستی و پێکەوە ژیانی نێوانمان بکەین و دەبێت بیبەینە ئاستێکی باشتر. منیش ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بوو. هەمیشە دەڵێم چانسم هەیە کە هەندێک جار لە بەرنامەکەم کەسێک لە میوانەکانم لە ئاینی مەسیحی یاخود ئاین و ئاینزایەکی دیکەیە. بەڵام ئەمڕۆ تەواوی میوانانی بەرنامەکە مەسیحی بوون. سوپاس بۆخوا ئاسوودەیتان و ژیان و دۆخی ژیانی خۆتان و ئەو سەختیانەی ڕوبەڕووتان بوونەتەوە کەم بۆتەوە ئێستا کە ئێستا ئێوە لێرە سەقامگیرن و ئینشاڵڵا هەمیشە سەقامگیری میوانی ماڵتان بێت. هەمیشە خۆشەویستی و هەمیشە لە ئاشتی و پێکەوە ژیان پێکەوە بژین. بالسلام نعيش سويا. ئەمڕۆ لە ئاکرێ لەو قەزایەی کە ئەتوانین بڵێین مێژوویەکی دوور و درێژی هەیە لە پێکەوە ژیانی نێوان نەتەوەکان و ئاینەکان کۆتایی بە پرۆگرامی ئەم جاری ئەزموونی کوردستان دەهێنین. دروستە لە مێژەوە زۆربەی نەتەوەکان و زۆربەی ئاینەکان لێرە ژیاون. ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵێک دەدات بۆی کە ئەو پێشکەوتنە بە بەردەوام هەر هەبێت و زیاتر لەگەڵ یەکتری ئەو نەتەوانە و ئەو ئاینانە و ئەو ئاینزانە لێرە بتوانن پێکەوە بژین و بە ئاشتی و بەخۆشی. پرۆگراممان لێرە کۆتایی پێهێنین تا ئەڵلقەیەکی دیکە لە نێوان ئێمە و ئێوە و ئەزموونی کوردستان بەخواتان ئەسپێرم و ماڵەوە.